جا خەڵقی پێنجوێنیشین ئێمە ئەلحەمدوللیلا ئیمکانێتێکمان هەبووە ویستمانە یارمەتێکی خەڵقی پێنجوێن بین و ئەو خەڵکانێکەوە ئەو وەختە هەموو شوێنێک ئەگەر کەسێکی تیا بوو بێت توانی بێتی دەسەڵاتێکی هەبوو بێت توانێتی بۆ وڵاتەکەی خۆی بۆ شوێنەکەی خۆی هاوکاریە بکە. ئێمەش ئەم هاوکاریمان پێشکەش بەم شارە کردو. ئەم شارە شارێکی زۆر خۆشەویستە و زۆر خزمەتگوزارە بۆ خەڵقی دەرەوە بۆ ئەم لاولاو حدودە و شوێنێکی حدودیە و ئاستاین باکردنەوەی نەخۆشخانەی خێرخوازی کۆرۆنا لە شارۆچکەی پێنجوێن بە ناوی نەخۆشخانەی قانع بۆ فریاکەوتنی سەرەتایی نەخۆشیە گواستراوەکان کە لەلایەن کۆمەڵی خێرخوازی دڵسۆزی شارۆچکەی پێنجوێنەوە هەستان بە دروستکردی ئەم پرۆژەیە.